ئازیزان سڵاتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی تواناسازی دێمەوەلاتان لاڵقەی ئەم جارەماندا دەچینە ماڵی خاتونێکی ئازیز کە لە ماڵەوە لە ماڵەکەی خۆیدا دەستی بەکارکردن کردووە دەیەوێت ئەوە بە خەڵک بڵێت ئەوە بە تاکەکانی کۆمەلگا بڵێت کە ئێمە لە ماڵەکانی خۆشمانەوە دەتوانین کارێک بکەین. بەڵێ ئازیزان ئێستاش پێکەوە خاتوبێگەر دەناسین کە ماوەیە کە دەستی بەکارکردن کردووە لە ماڵەکەی خۆیەوە خواردن دروست ئەکات بۆ ئەو کەسانەی کە پێویستیان پێیەتی یاخود داوامیان هەیە و دەیانەوێت خوانی ئێوارەیان خوانێکی گەرم بێت داوا لە خاتوبێگەر دەکەن کە بەدڵ ویستی خۆیان خوانێکیان بۆ ئامادە بکە و یاخود بۆیان دەنێرێ یا و کەسە خۆی دێت لە خاتوبێگەر وەری دەگرێت. دەمانێت زیاتر بیناسین و بزانین کارەکانی بە چ شێوازێکە. خاتوبێگەر سڵاو لێبێت. سڵاو لە تۆش سپاس دەکەم. چۆن خاتوبێگەرت بناسین؟ سپاسدانەکەم من بێگەرد عومەر محمودم دانیشتی سلێمانیم هەر لە سلێمانج لەدایک بووم دەرچووی ئامادەی پەرستاریم تقریبا نزیکە 11 ساڵ لە ئەوروپا ژیاوم لە وڵاتی ئەڵمانیا ماوەی 7 ساڵە بێگەڕامەتەوە تقریبا 3 مانگێکیژە بێدەستم بەم کارە کردووە. سەرکەوتوبی ئیشەڵڵا خاتوبێگەر چۆن بیرتان لەوە کردەوە کە ئێوە دەست بەکار بکەن لە ماڵەکەی خۆتانە؟ وڵای خۆی یەکەم جار بڵین تەشجیعی کەس و کار و ئەمانە بوو خۆی لە پێشا من بەنیازی ئەمە نەبووم حەزم لە ئیشەکە هەیە وەکو ئیشکردنەکە بەڵام خۆم چکات دەرچووی ئامادەی پەرستاری بووم ویستم بگەڕێمەوە سەر وەزیفەی خۆم بەڵام ئیتر هەلو مەرجەکە وا نەگونجانی بۆ من کە بچمەوە سەری وەزیفەی خۆم ئەتر دەستم بەم کارە کردوتم هەم وەکو بێتاقەتیەک یعنی لە ناوماڵەکەی خۆما شتێ بکەم و هەم دەستگیرۆی مادیەکیش بکەم هەم بۆ ژیانی خۆشم باشترێکە. خاتوبێگەر پێت وایە ئەو کەسانی کە لە بوارێکدا بۆ ئەزمونیان هەیە ئەتوانن کارێک بکەن بۆ خۆیان ئەگەر لە ماڵی خۆشیانەوە بێ دەست بەو کارە بکەن سەرکەوتو ئەبن؟ تامان بەدڵنیایەوە ئەو ئافرەتانی کە بەتایبەت باکاڵم ئافرەتان بەتایبەت ئافرەتانێکمان هەیە کە لە ماڵەوەن کارێکیان نییە یعنی ئەگەر لە ماڵەکەی خۆیانەوە بۆ نمونە خەیاتیە خواردن دروستکردنە هەر بوارێک کە خۆیان پێیان خۆش بوتیە کارێک بکەن ئەزمونیان هەبێت پێت باشە ینی ئەم جۆرە کارە بکەن؟ ئەگەر بەهریان هەبێ بەدڵنیایەوە زۆر باشە ئیسفایی هەیە زۆر باشە. ئەم کارە نابێتە هۆکاری ئەوەش کە تەنانەت ئەبینە تواناسازێک بۆ کۆمەڵگا؟ بەدڵنیایەوە. ئەمڕۆ چیمان بۆ ئامادەکەی؟ لەسەر خواستی خۆتان و تاوان بەدڵی خۆشم زیاتر کفتتان بۆکەم. چاو خۆش بێ باسێکی خواردنانەمان بۆ بکە کە داوایەکەن ینی خواردنەکان خۆیان پێت ئاڵەن چیان بۆ ئامادە بکەی یان خۆیان لێت وەرئەگرن یا خۆت بۆیان ئەنێری و کەسانی کە داوای خواردن لە تۆکەن تاوان خۆی یەکەم جار بە پەیوەندی داواکەن خۆیان داوایەکەن چ خواردنێکیانەوێ لەسەر داواکاری خۆیان بۆ نمونە من ئەگەر کفتیان بۆ بکەم یاکوبە بە داواکاری خۆی چی حەز بکە ئەوەی بۆ ئەەکەمە ناو بڵین کفتەکە کوبیان کوبەکە حەشوی ناوەکەی و شلەکەشی عینەش لەسەر داواکاریەکرێ خواردنەکانی تریش هەمووی بەپی حەز و ئارەزوی شخصەکە دروست دەکرێ. کاتە ئەساچینە مەتبەخەکەی خاتوبێگەر بۆی بزانین چ خواردنێک ئامادەکات و لەوێش گفتوگۆکانمان زیاتر پەرەپێدەین بینەرمان بن. خاتوبێگەر کفتە ئامادەکەی ئامادەکردنی کفتە چەند جۆرە ینی بۆ نمونە تۆ تەوێت دروستی کە یاخود تەڵەبەی لەسەرە؟ من 2 جۆر کفتە دروست دەکەم بە بڕێژ کفتەم هەیە کۆیە کفتەی کۆی پێوترێ تەنک و باریکە تەنک وردە کفتەی سلێمانیش تاوان خۆمان زانین خڕ و گەورەیە بەس من بە 3 قیازەیکەم ئیسلێمانیش بچووگەیکەم وەسەڵ و گەورەژەیکەم ئەوەژەکرێتەوە سەر داواکاری شخصەکە خۆی ئەو کەسی کە داواکە خۆی پێتەڵێ بابم شێوەیە داوایەکە بە بۆ نمونە ئەڵێ من ئەمە گەورە بێ زۆر گەورە بێ ئەو کاتەی تر لەسەر بڵین داواکاری شخصەکە و کەمیەتی بەکارهێنانی موادەکانەکەوێتەوە کاتە. تۆ لە چ ڕێگەیەکەوە با بڵین گەشتی بەو کەسانی کە داوای خواردن ئەکەن پەیجت هەیە یاخود ژمارە تەلەفۆنە چ شتێکە؟ خۆی سەرەتا پێیجم دانا و ژمارە تەلەفۆنیشم لە عینەکە دانا بوو وتر لە ڕێی پێیجەکەشەوە مەجموعی خانمی ڕێکوپێکم ناسی
پیجی بەتایبەتی لە پیجی خانمانی سلێمانی و زیاتر ناسراوم لەڕێی ئەوانەوە یعنی زیاتری شەکانم دەرکەوت. زۆر باشە سەرکەوتوو بێ ئێستا بینەرە بین زانین چۆن کفتەکە ئامادەکەی. ئەو کەرەسانەی کە بەکاری ئەهێنی بۆ نمونە بۆم کەفتەیە چی و چی؟ بۆ حەشوەکەی قیمە طبعا کەرەستی سەرەکیە قیمەکە و پیاز کەرەوز داو دەرمان بەتایبەتی زیرە من بەکارهێنم ئاڵەتی ڕەش و باەم و کشمیش. بۆ نمونە ئەو کەسی کە داوای خواردنەکە بۆ نمونە داوای کفتە ئەکات خۆی پێت ئەڵە چ کەرەسێ بەکاربێنیان ئەکەیتەوە سەر خۆت. من خۆم پرسیاری لەکەم هەنێک کەسێک کشمیش و باەم ناخوا نایکەمە ناوی ئەو کاتە. ئەگەر وەکو قیمە و ئەوە طبعا هەر داوایەکە هەر ئەخورێ هەیشە بە مریشک داوایەکە کفتەی مریشکی ژەکەم عینیشت کفتەکو بێ مریشک. خۆشە کفتەی مریش؟ طبعا خۆشە. خواردەوە. جیاوازە. باشە. ئەی بۆ هەویرەکەی؟ هەویرەکەی بڕێشە و زیرەی یەکەم عینیشە دۆکوتام و خێو ئەیشێلم تاڵ هیچی تر. کفتە بە چەنێک ئامادەبێ؟ خۆی کاتی ئەوێ طبعا حازرکردنی شتەکان تقریبا سعاتێکی ئەوێ پێچانەوە کەشی ئیترەکەوێتە سەر دەسوپلی خانمەکە چۆنێکە هەیە سەریعترا هەیە هێواشترا تقریبا ئەویش نیم سعاتێکی ئەوێ بە دروستکردن و کوڵانەکەشی سعاتێک تقریبا 2 ساعتێک 2 ساعت و نیوەیەوێ تا حازرە بێ. بۆچی هەندێک کەس کە کفتە ئەکات کفتەکەی ئەستور دەرئەچێت؟ ئەو بڕێشەی کە بەدەستیەوە پانی یەکاتوی کا بەنانەکە ئەبێ زۆر تەنکیکەیت بزانی چۆنیەکەی ئەگەر ئەستور بێت طبعا ئەستورە بێ و کاتە تامچە زۆر ناگرێ بە جوانی. بەتەمانی دەورێ بکەیتەوە خانمان؟ وەڵا ئەگەر ببێت بگونجێت حەزەکەم. ئەگەر کردەوە یەکەم کەس ناوی من بنووسە. ئیشەڵڵا من هیچ لەم بابەتانە نازانم. ئیشەڵڵا پشتیوان بەخوا. دەستەکانم خۆش بێت. خاتو بێگرد کاتێک کە تۆ بوون منە کفتە ئامادەکەی بۆ کیلۆیەک قیمە چەند کفتەی تیاابێ؟ بەپێ قیاسی کفتەکەیە گەر قیاسی زۆر گەورە داوا بکە کفتەی سلێمانی ئەسلی بوێ کیلۆی قیمە من 5 کفتەی تیاکەم 5 کفتە عنی ئەگەر زۆر زەختی لێ بکەم بمێ یەک تۆز بچووکتر بیکەم 6 دانە بە وەسەتەکەش تقریبا 12کەم بە بچووکەکان بە کۆیی ئیتر 20 هەنێجار 25 تیاکەم. ئەمە نرخەکانیشیان جیاوازی هەیە بۆ نمونە کفتەی سلێمانی داواکە یاخود ئەوەی تریان داواکە؟ طبعا نرخەکان جیاوازی هەیە جیاوازی هەیە بەڵێ. یان بەپێی دانە فەرقەکات یان بەپێی کیلۆیە؟ بەپێی کیلۆی قیمەکە خۆی دەوری هەیە بەڵام من خۆی بەپێی عەدەد دامناوە لە پیجەکەما و لە بڵین سەری خواردنەکانم بەپێی دانەیە بەدانەیە بە عەدەدە. سەمە چەندێکی تر ئامادە بێت؟ ئێستا دوان ماوە بەدەستمەوە ئەتر ئیشەڵا ئیکۆڵێنی نجا ئەکەینە سەر ئاگر سپاس. ئەمە پەلەمە بۆ خواردنەکە ئیشەڵا زوو ئامادەبێ. زۆر باشە کاتێمەش چاوەڕێکەکەین بزانین کەی کفتەکە ئامادەبێ و ئێمە ئەی خۆین و ئێوەش بینەرمان بن.
خاتو بێگەریسە دەست بە کۆتایی ئیشەکە ئەەکەی کە لێنانی خواردنەکەیە ئێستا چی و چی ئەەکەی طبعا پیازێک قنچکەی پیازی بچووکمان کردوتە مەنجەڵەکە و سووریەکەینەوە بە سوور بێتەوە تۆزێ ئاڵ دەبێ ڕەنگی دۆشاوی تیەکەم دۆشاوەکە سوورەکەمەوە وتر سڵق و نۆک و گۆشتەکەی تیەکەم لەگەڵ ئاو کە هاتە کۆڵ کفتەکانیەکەمەناو چاوەڕێ بین بزانین خاتو بێگەر چیەکە بۆ ئەم نیۆڕۆیە چخوانێکمان بۆ ئامادەکە ئەو کەسانی کە دەوامیان هەیە یاخود پێیان ناکرێت لە ماڵەوە خواردن ئامادە بکەن دەتوانن لای خاتو بێگەر داوای خواردنێک بکەن کە بەپێی حەز و ویستی خۆیان لە کاتی ژەمەکە بێن بیبن یاخود داوا بکەن بۆشیان ببن بۆ ماڵەوە کەمە هەم ئاسانکاریە بۆ زیاتر ئەو کەسانی کە داوامیان هەیە و کاتیان نییە لە ماڵەوە بە خواردن ڕابگەن هەم خاتو بێگەردیش بۆ خۆی بۆ تەتواناسازێک و لە ماڵەوە توانای خۆی کارێک دەکات هەم بژێوی ژیانی خۆی تا ڕادەیەک پێ پەیدا دەکات هەمیش کاتە بەتاڵەکانی خۆی پڕ دەکاتەوە کاتێ ئێمەی خانمان یاخود پیاوان دەتوانین ئەو کاری کە خۆمان ویستمان لەسەرێتی بە ئەنجامی بگەێنین. ئەمە چیت کرد؟ سڵقەکەم تێ کرد دوای دۆشاوەکە کە سوور بووە ئەتر نۆک و گۆشتەکەشم تێ کردووە بە تۆزێ بکوڵێ ئاوی تاوی تیەکەم ترکاوەکەی جوان هاتە کۆڵ کفتەکانەکە مناوی ئێستا خاتو بێگەرد تۆ کەرسەکانت کردنەوە مەنجەڵەکان جە چیەکەی دوایەمە سەری مەنجەڵەکە ئەنێمەوە تایەتە کۆڵ بەتاوی ئتر کفتەکانەکە مناوی ئتر تا ئەکوڵێ ئترکە کوڵای شەڵە نوۆشیەکەین دەستەکە خۆش بێ بە چاڕەکەین ئێستا ئاوی کفتەکە هاتۆتە کۆڵ تۆزێ کۆیەکەمەوە بسم الله ئەوەی تۆش چاکەین
بۆم پێی نەکردی تەواو کفتەکەی خۆم لەنا هەمیان نادیارە تاکە بێ زمانشم کە کردە حەزی بۆ کوڵاندی بەڵێ زۆر باشە کاتە ئێستا چاڕەیە بین کفتەکە بکڵێت ئێمەش دانیشین لەسەر خوانەکە و بزانین کفتەکە چۆن دەرچوە بینەرمان بن. خاتو بێگرد کفتەکە کوڵاو بەڵێ ئامادەیە نیشانەی کوڵانی کفتەکە چی بوو؟ کفتەکە یەکەم جار کە یەکەیتە ناو ئاوەکەوە بۆ کوڵاندن ئەچێتە ژێرەوە ئەچێتە بنی مەنجەڵەکە ئەتر کە کوڵایەتە سەرەوە ئێستا ئەتیادی کفتەکانمان هاتووەتە سەرە و کوڵاوە خواردن و ئامادەێتەوە دەستەکانە خۆش بێت چاوەڕێەکەین ساچینە سەر سفرە بۆ خواردنی ژەمی نیۆڕۆمان کە کفتێ و لەلایەن بێگەرخانە ئامادەکراوە.
بەڵێ ئازیزان ئێستا هاتینە کۆتایی دروستکردنی خواردنەکە لەلایەن خاتوو پێگەردەوە دەمەوێت کۆتا قسەی خاتوو پێگەرد وەرگرم لەسەر پرۆگرامەکە و لەسەر توانای خۆی و چی بە کەسانی دیکە دەڵێت کە توانایەکیان هەیە چۆن کار بکەن بۆی ببنە تواناسازێک لەناو کۆمەڵگادا. خاتوو پێگەرد دەستەکان خۆش بێم ڕۆبووینە ئەرک بۆ تۆ دەتەوێت چۆن بۆ کەسانە بڵێ کە توانایەکیان هەیە ئەو توانایی خۆیان پەرە پێ بدەن چی بکەن بەوەی کە بگەن بەوەی کە ئەیانەوێت ئەو ئامانجی خۆیان ئەیانەوێت. زۆر سپاس بۆ ئێوەش ئێوە عزیزتان کێشە هاتنە ماڵی ئێمەتان بەسەرکردەوە سپاسدانەکەین. وەکو ئەزێت هیچ ئەزێت نەبوو بۆ من تاوان زۆر خۆشحاڵ بووم بەخێر بێن سەر چاوم دووبارە بۆ کەسانی کە بەهرەیان هەیە حەزەکەم یعنی وەکو ئێمە ئەوانیش برەو بە بەهرەکەی خۆیان بن تر لە هەج بوارێکا بێت چنین بێ ئیشی شەرت نییە تو یعنی کە بڵێ لە ماڵەوەم ئیشم دەست ناکەوین بێ ئەگەر بەهرەیەکە هەیە برێوی پێ بە و بێگومان سوودی لێ بینیت و پێشکەوتو ژەبی. دەستەکانە خۆش بێ هیواخوازم سەرکەوتوو بی و هەر بەردەوام بێ. بەڵێ ئازیزان پرۆگرامی تواناسازی ئەم جارشمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکتر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت.